ئەنجا ئیبلیس وتارەکەی ماوێتی کە خوای گەورە بۆمان نەقڵ دەکا دەفەرمێ إلا أن دعوتكم فاستجبتم لي جەماعەت من یەک شتم کرد لەگەڵ ئێوە بەخوانە هێز و چەکم پێبوو لەسەرتان ڕاگرم بە زۆر لە ڕێی خوالاتان دەم نەبەڵگە و دەلیلیشم پێبوو هیچ إلا یەک شت نەبێ دعوتكم فاستجبتم لي بانگم کردن بەس بانگکردنێک فیکەیەکم بۆ لێدان وەرن لەولا زینا هەیە لەولا مەشروب هەیە لەولا فلانە شت هەیە بەس بانگێکم کردن فاستجبتم لي يعني بسرعة بدون تأخر وتمهل يكسر وەڵامتان دامەوە بەس بانگم کردن وەڵامتان دامەوە فلا تلوموني ولوموا أنفسكم بۆیە دەڵێ بوەستن هجوم مەکەنە سەر من لۆمەی من مەکەن لۆمەی خۆتان کەن خوا دروستی کردبوون بانجی کردن وعدی پێدان پشتان لە وعدەکەی خوا کرد حسابتان بۆی نەکرد من تەنها بانگێکم کردن بە قسەی منتان کرد بۆ لۆمەی من دەکەن بۆ لۆمەی خۆتان ناکرد ولوموا أنفسكم لۆمەی خۆتان بکەن ما أنا بمصرخكم من ئەمڕۆ بە فریای ئێوە نایم ئەوەی لە دنیا دەموت درۆ دەرچوو هیچم بۆ ناکرێ بۆ ئێوە وما أنتم بمصرخي نا ئێوەش ئەمڕۆ فریای من دەکەون ئەمە وتاری ئیبلیسە بۆ شوێنکەوتەکانی کەواتە ئەی ئەو کەسەی شوێن شەیطان دەکەویت وا مەزانە بەڵگەت بەدەستەوەی کاکە چی بکەین شەیطان لێمان ناگەڕێت پشتەمەلی گرتووی شەیطان بەڵگەیەکی زەق و جوانی بۆ هێناوی لەسەر قسەکەی هیچ ئەی چی نەفسی خۆت زەعیف و لاواز و نەخۆشە سیرکەن کاتێکە نەخۆشیەک دێتە ناو لاشەی مرۆڤەوە ئەگەر مەناعە و بەرگری لاشەی مرۆڤەکە بەهێز بێت تەسیری تێناکە هیچ فڵانە کەس گرتیشی و تێشی پەڕاند و هەستیشی بەخۆی نەکرد کەچی فەحسیشی کرد دەڵێن وەڵا کۆڕۆنای بوو ئەیکوا بۆ هیچی پێوە دیار نییە چکە بەرگری لاشەی بەهێز بوو کە تۆش بەرگری ئیمانت بەهێز بێ ئەو فیکەی شەیطان کە بۆت دەکا و بانگت دەکا تەسیری نابێت بەڵام کە بەرگری ئیمانیت نەبوو بچووکترین بانگکردنی شەیطان سەریعترین وەڵامی دەبێت لەلایەن تۆوە خوا پەنامەدا